خوێندکارانی خۆشەویست بەخێربێن بۆ سیستەمی فیدباکی مامۆستایان. لێرەیە ئەمساڵ سیستەمەکە کراوە بە ئەلکترۆنی و هەموو کۆلێج و بەشەکانی زانکۆی سلێمانی یەک خراوە بۆ بەشداریکردن لەم سیستەمەیە پێویستە سەردانی ئەم سایتە بکەی sf.unifsil.edu.iq. لێرە یوزەرنێم و پاسوەردی خۆ پێویستە لە بەشەکەت وەرگری کە لەسەر وەرەقەیەک پرنت کرا و تەسلیمی بەردەستان نەکرێت. لێرە یوزەرنێمی کە وەریەگری لێ داخڵ یەکەی و هەروەها پاسوەردەکەی کە لەسەر ئەو وەرەقەیە نووسراوە داخڵ یەکەیت و داخڵ بە سیستەمەکە بی. لێرە یەکەم جار لە سەرەتاوە چەند تێبینیەکمان هەیە ڕەچای ئەم خاڵانە بکە. یەکەم تۆم کەم فیدباکەکەی پێویستە و بزانی کە هیچ کەسێک نازانێت کێ چەنە یاوە بە چ مامۆسایەک و نەتیجەکەی تۆ ناگاتەوە بە مامۆساکە بە هیچ جۆرێک، بەس ئەوەنەیە نەتیجەی ئەخیر مامۆستاکە ئەزانێ مەسەڵەن بۆ هەر پرسیارێک چەند هێناوە چۆنە، بەڵام نازانێت چ تەلەبەیەک بۆ نەک هەر مامۆستاکە هیچ کەسێکی تریش نایزانێت، لەبەرەوە بڵێ خصوصیاتی پارێزرا و نەتیجەکە و لای کەس نییە. دووەم وشەی ئەکادمی زانین لە کۆمنتا پێویستە خۆ بە دوور بگری لە وشەی ناشرین، چکە گەر وانە بێت ناگات بە مامۆستاکە و پێشەوەی بگا بۆ و لە سیستەمەکە ئەسڕێتەوە یان شارڕێتەوە و مامۆستاکە نایبینێت ئەو تێبینیانە. و هەروەها ناکرێ هەموو پرسیارەکان ژمارە یەک دانێت و 12 پرسیارەیە ناکرێت هەر 12 یەکی بیتێ یان هەر 12 پێنجی بیتێ، ئەگەر وا بێت سیستەمەکە قبوڵی ناکات و هەر ناتوانانی ئەسڵەن سەبمیتیشیکەی بڵێن تەسلیمیکی بۆ شێوازە. لەبەرەوە پێویستە هەر پرسیارە و بەپێی وەڵامی خۆی بێت. بەڵێ فیدباکی وانەکان لێرە یاک بۆی دەستپێکردن کلیک لەواکەی کەیتە ناوە لێرە سەرجەم وانەکانی خۆت ئەبینیت کە تیا بەشداری. لێرە ئێستا 7 وانەمان هەیە، تۆ لەوانەیە کەمتر یان زیاتر هەبێ بەپێی دەرسەکانی خۆ. ئەگەر یەکێک لەو دەرسانە دەستکەین بە فیدباکی مەسەڵەن کلیکی لێکێکی لەسەر ناوی مامۆستاکەکەی ئەوەی کە گرنگە لێرە بزانم ناوی وانەکە نووسراوە و هەروەها ناوی مامۆستاکەش نووسراوە. لەبەرەوە پێویستە ئەگەر وانەیەک دوو مامۆستای هەبێ و کاتە دوو جار فیدباکەکەی. ئێستا بۆ نمونە کۆمپیوتەر ئەپلیکیشن ئەم مامۆستایە دەڵێت و لێرە کلیکی لێکەین یەتە ئێرە سێرەکەی 12 پرسیارە هەیە، هەرێکێ لەم پرسیارانن دەرەجەیەکی دێت تەبعاً 1 2 3 4 5 مەسەڵەن بۆ منە 3 یا 2 یان هەتا ئەخیر بەس پێویستە پرسیارەکان بخوێنیتەوە بۆی بزانی چییە، دوای مامۆستاکە بەپێی پرسیارەکان نەتیجەکانە بینی. ینی بۆ نمونە خۆی مەسەڵەن بۆ نەپرسیاری سێڵ لە مامۆستای وانە بێش خۆی بە بابەتەکانی کۆرسەکەەوە ماندوو کردبوو، دوایی مامۆستاکە بەعامە بینێ نەتیجەی ئەم پرسیارە چەند بووە، ینی ڕای تەلەبەت چییە لەسەر ماندووبوونی ئاستی مامۆستاکە. بۆیە زۆر گرنگە پرسیارەکان بخوێنیتەوە ئینجام ڕقەمانە دانێنەک بە عەشوایی لە کاتێک هەمووی تەواوەگەی تەبعاً هەر دانێکیان جواب نێیتەوە ناتوانانی لێرە تۆمارکردن بکەیت، ئەبێ هەموویان جواب بیتەوە هەر 12 پرسیارەکە. وەکوتیشمان نابێ هەمویان یەک بێت لێرە یان هەمویان 5 بێت، ئەکرێ مەسەڵەن هەمووی 5 بە یەک دانەی 4 بێ یا هەمووی یەک بە یەک دانە 2 بێ، بەڵام ناکرێت سەرجەمیان ئەو بێ سەرجەمیان 1 یان 5 بێ. و لە ئاخیرەوە دواتر ئەگەر کۆمنتێکە هەبوو لێرەیە ئەو کۆمنتە ئەنووسی. ئێستا من فیدباکە بکەم بۆی بیبینن ئەمووی 3 دانێم من لێرە تەنها کلیک تەبعاً ئەم سیستەمە لە مۆبایل و لە تابلێت و لە هەموو ئەو شتانەشە ئیشەکات. کۆمنتێک لێرە ئەگەر هەبوو ینی ئیجباری نیەم کۆمنتە، ئەمە شوێنەیە کە پێویستە خۆ بپارێزی لە وشەی نەشیاوەتوانی بە لاتینیشت بنووسی یان بە کوردی یان بە هەر زمانێک بتەوێ ئاساییە لێرەیە. مەسەڵەن بۆ نووسم زۆر سەرکەوتووە هەر ئەوەنە بۆ تێست، پاشان تۆمارکردنەکەم کاتێک کە تۆماریەکەم ئەم نامەیەتە بەردەستم ئەڵێ سەرکەوتوو بوو کە ئیتر ئەو دەرسە لێرەیە سەحەگی لەسەرە ناتوانی جارێکی کە ئەو دەرسە فیدباک تەسلیم بکەیتەوە، تەنها ئەم دەرسانت دەمێنێت. تۆ بۆی بە سەرکەوتووی هەموو دەرسەکان تەواوکەی پێویستە هەر هەمویان بەو شێوازە سەحیان بێتە سەر. شەرت نییە لە یەک جەلسەیە هەمووی بکەی، لەوانەیە ئەمڕۆ 3 دانە بکەی بەیانی دوانی تر بکەی، ینی ئەوە نییە بڵێ گەر ئێستا هەمووی نەکەم نەتیجەکانمە ڕوان نەخێر بەو شێوازە نییە، هەر کاتێکیش تەواو بێت توانی بەم شێوازە دەرچوون بکەی لە سیستەمەکە بە هیوای سەرکەوتن. بە هیوادارم سوودی هەبوو بێ و بە سەرکەوتووی سەرجەمتان پڕیکەنەوە. زۆر سوپاس.